بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵ هۆبەی سامانی ماسی بە نووسراویان ژمارە 1950 لە یەکی سێ لە یەکی سێ 2022 ئاگاداریان کردینەوە کە لە بڕواری 5 سێ تاوەکو 15 شش ڕاوکردنی ماسی هەموو شێوەیە قەدەغەیە بۆ ئەو مەبەستەش لە پێناوی پاراستنی سامانی ماسی ڕێگریکردن لەسەر دەریا و دەریاچە و ڕووبارەکاندا بە پێی بەرنامەیەکی داڕێژراوی مەفرزەکانمان لەسەر دەریا و دەریاچە و ڕووبارەکاندا مەفرزەکانمان چڕ کردوێتەوە بۆ وەبیرهێنانەوەی سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست و ڕاوچیەکان پێویستە هەموو ئاگدار بن کە لە هەموو کات و سادێکدا ڕاوکردنی ماسی بە تەزووی کارەبا و بە زەهر و بە TNT لە هەموو کات و سادەکان ڕاوکردن قەدەغەیە بۆیە ئێمە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست کە پابند بە ڕێنمایەکانەوە لەو کاتانەیە ڕاو بە تەزووی کارەبا و بە زەهر و بە TNT و بە ماشە نەکرێت لەبەر ئەوەی لە هەموو کات و سادەکانە ڕاوکردن لەو کاتان بەم کەرستانە قەدەغەی ئێمە توانیمانە لە ماوەی ئەم سێ مانگ و دە ڕۆژەیە توانیمانە ئەو کەرستانی کە دەستی بەسەردا گیراوە بریتی بووە لە 431 تۆڕ کە دەستی بەسەردا گیراوە ئەو ماسیانەی کە ڕاوکراوە 601 ماسی زیندوو بە سەدان ماسی لە تۆڕەکان کراوەتەوە جاری کە گەڕێنراوەتەوە بۆ دەریا و دەریاچەکان چەکی جۆری کلاشکۆف 3 دانە فیشەکی کلاشکۆف 7 دانە بەلەم 16 دانە ماتۆڕی بەلەم 2 دانە وایر 100 متر وایر و مۆلیدەی کارەبایی 6 دانە و ئۆتۆمبیل 6 دانە و ماتۆر سکیل 9 دانە مۆلیدە 6 دانە و قولا 15 دانە چوب 1 دانە کەڵک 2 دانە و سەوڵ 4 دانە خۆشەویستان ڕاوکردنی ماسی لە بڕواری 15 لەسەر 16 ڕاوکردن ئاسایی ئەبێتەوە بە قولاب و بە تۆڕ واتە لە هەموو کات و سەدەکانە بەو کەرستانی کە پێشتر ئاماژەمان پێدا لە هەموو کات و سادەکانە قەدەغەیە بەڵام لە 15 لەسەر 16 ڕاوکردن ئاسایی ئەبێتەوە بە تۆڕ و بە قولاب لەسەر دەریا و دەریاچەکاندا